هیچ تلفن نه اکاونت لو ما يكيد ذكاك بروي يلا اكرم اكرم شوش لاعبيو تيست تيست الو تيست الو تيست 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 الو تيست يلا بابا يلا حميد كمل بالغاز شيركي شيرني يا عليك شاكر هو توب وصلت تسكن نية صوت شلون هالشيرج نكره هالشيرج نكره ما مطلع صوت تعالي بريك بەناوی خوای گەورە میرەبان ئازان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی ڕانیام کاتان باش ببورن بەوەی هەڵی تەکنیکیەوە نەماتوانی لە دەستپێکی یاریەکەوە ڕوومەڵی ڕاستەخۆ بەردەوام بکەین بە پێویستی زانم لە سەرەتاوە پێکاتەی هەردوو تیم بخوێنمەوە لە یانەی کۆیە و ڕانیە کۆیە پێکاتەکەی بەم شێوەیە ئاکارە کڕم لە ناوگۆڵ شوان خەلیل ژمارە 4 ژمارە 15 عومەر محەممەد ژمارە 33 هاڵدەر کەریم ژمارە 6 هومام ژمارە 8 سەفەر سلێمان ژمارە 10 محەمەدەمین ژمارە 13 سەنگەر جەبار ژمارە 7 عەبدولحەمید ژمارە 21 ئەکرەم ژمارە 11 ئەوە پێکاتەی ینی وەرچی کۆیە کە تا ئەم خولەکە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشیانی ڕانیەوەیە ینی کۆیە ئەم یاری کە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشڕانیەوە یاری ڕابردووی
بەرامبەر بە هەڵەبجەی شەید لە ناو هەڵەبجە بە گۆڵێکی بێ بەرامبەر تووشی شکستات بوو و هەروەها یانی ڕانیە لە یاری ڕابردووی بە 2 گۆڵی بێ بەرامبەر بە سلێمانی سەرکەوتنی تۆمار کرد بوو. ئەم گەڕا بۆ هەردوو تیم تا ڕادەیەک بەردەوامیدانە بە سەرکەوتن بۆ ڕانیە و هەروەها هەستانەوەی بۆ کۆیەکە یاری ڕابردووی تووشی شکستات بوو هەروەها ڕانیەش هەر لەم یاریگایە سەرکەوتنی بەرامبەر بە سلێمانی بەدەستێناوە بە 2 گۆڵی خاوێن کە بەهۆی سزادانەوە یاریەکەی لە درەوە یاریگای خۆی ئەنجامدا یاریگای کۆیە بە یاریگای ڕانیە ئەژمارکرا بەڵام لەم یاری دوای ئەمەوە دەتوانێت لە ناو یاریگای خۆی یاریەکانی ئەنجام بدات. لە ئێستادا تۆ بەژەر قاچی کارزاندایە کارزان خاوەنی گۆڵی یەکەمی بەرامبەر بە سلێمانی فەریدون بۆ ئەحمەد میکایل ئەحمەد دووبارە ئەحمەد بەڵام تۆپەکە کۆنتڕۆڵکە لەلایەن بەرگریکارانی کۆیەوە لای من ئەمەژە بە بەردەوام یاریەکەدا بەڵام ناوژوانی ناوەڕاست ئەمەژە بە هەڵدانی لادەکە تۆپ بۆ دەرەوە بەڵازان ئەوەی بۆم خوێندنەوە پێکاتەی یانی وەرژی کۆیە بوو لە ئێستاشدا پێکاتەی یانی وەرژی ڕانیە بەم شێوەیە داسان ساڵان لە ناو گۆڵ کاردۆست عەلی ژمارە 6 ئارەم عەزیز ژمارە 3 حوسێن ئیبراهیم ژمارە 4 فەریدون سەدیق ژمارە 20 سامان بۆرهان ژمارە 11 کارزان باپیر ژمارە 92 علی ساڵح ژمارە 10 لازۆ علی ژمارە 21 ئەحمەد میکایل ژمارە 27 ڕاید یوسف ژمارە 99 لێدانی لەلایەن گۆڵپارێزی کۆیەوە جێبەجێکرا ئێستا تۆپ لەژێر قاچی ئارامدا بەرگریکاری ڕانیە تۆپەکە دوور دەخرێتەوە بەڵام زاندەمەوە ئەمەژە بۆ بکەم ئەم دووەم گەڕی خولیانە پلەیەکانی کوردستانە کە وەک ئاماژەم پێکرد یاری ڕابردووی کۆیە لە ناو خاچی هەڵەبجە بە گۆڵێکی بێ بەرامبەر تووشی شکستات بوو هەروەها ڕانیەش بەرامبەر با سلێمانی بە 2 گۆڵی بێ بەرامبەر لە پێشەوە بوو. هەڵدانی لا بۆ کۆیە لە ئێستادا جێبەجێ دەکرێت لە ئێستادا کۆیە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشیانی وەرشی ڕانیەوەیە هەڵدانی لا جێبەجێ دەکرێت بەڵام لەلایەن ئارام عەزیز بەرگریکاری ڕانیەوە تۆپەکە کۆنتڕۆڵ دەکرێت و هەڵدەدرێتەوە دووبارە بۆ هەڵدانی لا جێبەجێ دەکرێت لەلایەن یاریزانی کۆیەوە هومام ناوەڕاستکاری کۆیە هومام تۆپەکە هەڵدەدرێتەوە بۆ ناو بەڵام بۆ دەرەوە تۆپ بۆ دەرەوە داستان چەلاوی لە جێمێکەم نەیتوانی تۆڕی گۆڵەکەی بپارێزێ گۆڵێکی تا ئێستا لێ تۆمار کراوە یارەکە با گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی کۆیە کاردۆست تۆپەکە جێبەجێ دەکات هەڵدانی لا بۆ ڕانیە هەڵدانی لا لەلایەن جێگر بەرگریکاری ڕانیەوە جێبەجێ دەکرێت هەڵدانی لا بۆ کارزان دووبارە هەڵدانی لا لەلایەن جێگرەوە جێبەجێ دەکرێت ڕاید تۆپ لەژێر قاچی ڕایددا هێرشبەری یانی وەرشی ڕانیە جێگر بەڵام لەلایەن بەرگریکارانی کۆیەوە تۆپەکە دوور دەخرێتەوە وا دیار یاریزانانی ڕانی ناڕەزایی دەردەبڕن بەهۆی ئەوەی کە لێدانی فاوڵەکە بە پێچەوانەی ئەوانە ژمار کراوە نابژوان ئەمەژە بە بەردەوامی یاریەکە دەدا لێدانی فاوڵ لە بەرژەوەندی کۆیە یاریزانانی ڕانیە وەگامەژەم پێکرد ناڕەزایی دەردەبڕن بەرامبەر بە بڕیارەکانی نابژوان کە وەگەوان باسی دەکەن دەوا فاوڵەکە لە بەرژەوەندی ئەوان بێ لێدانی فاوڵ جێبەجێ دەکرێت لە بەرژەوەندی کۆیە لێدانەکە جێبەجێ دەکرێت فاوڵ لێدانی فاوڵ لە بەرژەوەندی ئارام عەزیز لێدانی فاوڵ تۆپ لەژێر قاچی کاردۆزدایە کاردۆز لێدانی فاوڵەکە جێبەجێ دەکات کاردۆز عەلی یاریزانی پێشوویانی کۆیە لە ئێستادا بەرامبەر بە تیمی پێشووی یاریەکە کاردۆست
کاردۆست عەلی لێدانەکە جێبەجێ دەکرێت کاردۆست بۆ ناو خەت زای کۆیەوە کارزان باپیر کارزان بەڵام تۆپەکە لەلایەن بەریکانی کۆیەوە کۆنتڕۆڵ کرا سامان بۆرهان لەسەر تۆپ بۆ کاردۆست بۆ جێگر بەڵام بەرگریکارانی ڕانیە تۆپەکە دوور دەخەنەوە عەلی نابژوان ئاماژە بە فاوڵ دەکات لە بەرژەوەندی کۆیە وا دیارە یاریزانە هەردوو تیم ناڕەزایی دەبن بەرامبەر با بڕیارەکانی ناوبژیوان تا ئێستا یاریکە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی کۆیە 1 ڕانیە 0 کۆیە 1 ڕانیە 0 سیخولەک لە جێمی یەکەم بەڕێوە چوو تا ئێستا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی کۆیە وا دیارە یاریزانێکی کۆیە نابژوان ئاماژە دەکات یاریزانەکە بڕواتە دەرەوە بەڵام یاریەکە بەردەوامە تۆپەکە لە ژەر قاچی یاریزانانی کۆیەدایە یاریزانی کۆیە ڕایت هێرشبەری یانی وەرشی ڕانیە بۆ کارزان بۆ عەلی ناوەڕاستکاری ڕانیە عەلی بۆ ئارام بۆ کاردۆست بۆ لازۆ بەڵام گۆڵپارێزی کۆیە تۆپەکە کۆنتڕۆڵ دەکا ئاکار ئەکرەم گۆڵپارێزی کۆیە داستا تۆڕی گۆڵەکەی بە پاچ ڕاگرتووە بەڵام ئاراستی تۆپەکە بۆ دەرەوە بوو یاریزانی ژمارە 21 کۆیە حەمید تۆپەکەی ئاراستەی دەرەوە کرد کاردۆست تۆپەکە جێبەجێ دەکا کاردۆست بۆ عەلی نابژوان ئاماژە بە فاوڵ دەکات دیارە بۆی تونتیژیەوە یاریزانەکان ڕوبەڕوو یەکتر بوونەوە بە هیوای سەلامەتی و دووربوون لە کێشە و گرفت لە ناو یاریگەکانی کوردستان نابژوان ئاماژە با فاوڵ دەکات لە بەرژەوەندی ڕانیە بەڵام یاریزانێکی کۆیە کەوتووە بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم یاریزانەکان هەردوو یاریدەرەکەی نزیک بوونەوە لە ناوژیوان بە هیوای سەلامەتی بۆ سەرجەم یاریزانەکان یاریزانێکی کۆیە کەوتووە لە ئێستادا بە هیوای سەلامەتی
کاتی زەر بۆ ژمارە 6 کۆیە وەروە گۆڵپارێزی ڕانیە کاتی زەر بۆ گۆڵپارێزی ڕانیە وەروەها بەرگریکاری کۆیە ژمارە 6 دیارە داستان لەگەڵ یاریدەری ناوژیوان گفتوگۆ دەکەن ناڕزای دەردەبڕن بەرامبەر بۆ کارتێ بەکارهات بەڵازان دەنکەیە کاکە دەنکەیە بەڵازان تا ئێستا یاریەکە بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پەرشەوەندی ڕانیە تۆپ لە لای فەریدونە بەرگریکاری ڕانیە فەریدون بەڵا یاریزانەکان بەردەوامن لە ناڕزای دەردەبڕین بەرامبەر بە بڕیارەکانی نابژوان هاندەران نیگەران بەوەی کە بڕیارەکانی نابژوان نیگەرانی کردوون لێدانی فاوڵ لە بەرژەوەندی ڕانیە تۆپ لەژێر قاچی کاردۆزدایە یاریزانی پێشووی کۆیە و ئێستا یانی وەرشی ڕانیە کاردۆز لێدانی فاوڵەکە جێبەجێ دەکات کاردۆست بەڵام بەرگریکارانی کۆیە تۆپەکە دوور دەخەنەوە دووبارە دوور دەخەنەوە لێدانی فاوڵ لە بەرژەوەندی ڕانیە سامان بڕان لێدانەکە جێبەجێ دەکات بۆ دیارە گۆڵپارێزی کۆیە کەوتووە ناوجوان یارەکە ڕادەگرێت بەوەی کە ئەوەی کە گۆڵپارێزی کۆیە کەوتووە داوای تیم پزیشکی دەکات بە هیوای سەلامەتی بۆ گۆڵپارێز و سەرجەم یاریزانان بەڵازان کۆیە لە ئێستادا بە گۆڵێکی بێ بەرامبەر لە پێشڕانیەوەیە نزیک دەبینەوە لە چل خولەکی جێمی یەکەم لە ئێستادا چل خولەک لە جێمی یەکەم بەڕێوە چووە کۆیە 1 ڕانیە 0 کۆیە 1 ڕانیە 0 کۆیە 1 ڕانیە 0 کۆیە 1 ڕانیە 0 بە هیوای سەلامەتی بۆ گۆڵپارێز و سەرجەم یاریزانانی کوردستان هەردوو تیم لێدانی فاوڵەکە لە بەرژەوەندی ڕانی جێبەجێ دەکرێت لایەن سامان بورهانەوە سامان لێدانەکە جێبەجێ دەکات سامان بەڵام گۆڵپارێز تۆپەکە کۆنتڕۆڵ دەکات گۆڵپارێزی کۆیە ئاکار ئەکرەم وەک ئاماژەم پێکرد تا ئێستا گۆڵەکەی بە پاچی ڕاگرتووە کۆیە 1 ڕانیە 0 جێگر تۆپەکە دوور دەخاتەوە بەرگریکاری ڕانیە جێگر دووبارە بەرگریکارانی کۆیە تۆپەکە دوور دەخەنەوە تۆپ لەژێر قاچی یارزانانی کۆیەدایە
هومام یاریزانی کۆیە ناوەڕاستکاری کۆیە داستان تۆپەکە دوور دەخاتەوە داستان چەلاوی لێدانی کۆڕنات جێبەجێ دەکرێت لە بەرژەوەندی کۆیە لێدانەکە جێبەجێ دەکرێت بەڵام ڕایت هێرشبەری ڕانیە تۆپەکە دوور دەخاتەوە دووبارە ڕایت بەڵام بەرگریکاری کۆیە تۆپەکە دوور دەخاتەوە سامان بڕەهان بۆ کارزان بۆ جێگر جێگر بەڵام تۆپەکە دەخاتە ژێر قاچی کۆیەوە تۆپ لە ژێر قاچی یاریزانانی کۆیەدایە تۆپ لە ژێر قاچی یاریزانانی کۆیەدایە لازۆ بۆ ئەحمەد میکایل تۆپەکە بەرز دەکاتەوە بۆ ڕایت بەڵام دوور دەخرێتەوە لەلایەن بەرگریکەرانی کۆیەوە دووبارە بەرگریکەرانی کۆیە تۆپەکە دوور دەخەنەوە بۆ جێگر بۆ عەلی بەڵام گۆڵپارێز دووبارە گۆڵپارێزی کۆیە تۆپەکە دوور دەخاتەوە گۆڵپارێزی کۆیە ئاکار نابژان ئەمەژە بالێدانی گۆڵ دەکات سامان بڕهان تۆپ لە ژێر قاچی سامان بڕهان ناوەڕاستکاری ڕانیەدایە جێگر دووبارە بۆ سامان بۆ کارزان بۆ فەریدون بۆ ئەحمەد میکایل ئەحمەد بەڵام بەرگریکارانی کۆیە تۆپەکە دوور دەخەنەوە تۆپ لە ژێر قاچی یاریزانانی کۆیەدایە دووبارە کۆیە بەردەوامن لە پێشڕەوی هەوڵی گۆڵی دووەم دەدەن بۆی زیاتر دڵنیا بنەوە لە سەرکەوتن سامان بڕان لازۆ بۆ فەریدون بۆ سامان بۆ فەریدون تۆپەکە بۆ ڕایت بەرز دەکاتەوە بەڵام بەرگریکاری کۆیە تۆپەکە دوور دەخاتەوە وا دیارە کاپتنی کۆیە کەوتووە ناو ژوانە نزیک دەبێتەوە لە یاریزانەکە ناوژوانە ئەمەژە با بەردەوامی یاریەکە دەدات فەریدون هەڵدانی لایەکە جێبەجێ دەکات فەریدون یاریزانی ژمارە 20 ڕانیە دووبارە بە کارزان جێگر بەرگریکاری ڕانیە جێگر ئیبراهیم ئەحمەد میکایل یاریزانی پێشووی قەڵازی و ئێستای ڕانیە بۆ جێگر بۆ سامان بڕهان سامان بۆ کاردۆست بەڵام بەهەڵا بۆ هومام یاریزانی کۆیە سامان بڕهان دووبارە تۆپەکە کۆنتڕۆڵ دەکاتەوە سامان بەڵام ئاڕاستی تۆپەکە بۆ دەرەوە بوو بەڵایزان لە ئێستادا کاتی یاسایی یاریەکە جێمی یەکەم نزیک دەبێتەوە لە کۆتایی چاوەڕێی
بەرزکردنەوەی کاتی زیادکراین لە نان نەبژوانی چوارەمەوە تا ئێستا یاریەکە بە گۆڵێکی بە بەرامبەر لە بەرژەوەندی کۆیە. کاردۆست تۆپەکە دوور دەخاتەوە بەرگریکاری ڕانیە. فەریدون تۆپ لەچە قاچ فەریدون دەیە. فەریدون بۆ کارزان بۆ لازۆ دووبارە کارزان بۆ فەریدون، بەڵام تۆپەکە کۆنتڕۆڵ دەکرێت لەیان بەرگریکارانی کۆیەوە. هێرشێک بۆ کۆیە کۆیە بەردەوام لە هێرش بردن، بەردەوام پێشڕەوی دەکات، بەڵام ئاراستی تۆپەکە بۆ دەرەوە بوو. هەڵدانی لا بۆ ڕانیە، جێگر جێبەجێ دەکات بۆ سامان بڕهان ناوەڕاستکاری ڕانیە. سامان بۆ علی ساڵح، هێرشبەری ڕانی، بەڵام تۆپەکە کۆنتڕۆڵکە لەلایەن بەرگریکارانی کۆیەوە. دووبارە هێرشێک بۆ کۆیە، بەڵام بۆ دەرەوە، لێدانێکی بەهێز بەڵام بۆ دەرەوە. داستان گۆڵ پارێزی ڕانیە، بەڵام بەرگریکاری کۆیە تۆپەکە دوور دەخاتەوە. هەڵدانی لا لایەن کارزانەوە جێبەجێ دەکرێت بۆ لازۆ هەڵدانی لا بۆ ڕانیە، نزیک دەبینەوە لە کۆتایی هاتنی جێم یەکەم لە بەرژەوەندی کۆیە بە گۆڵێکی بێ بەرامبەر. یاریزانێکی کۆیە کەوتووە، بەڵام بەردەوامی دەدەن بە یاری بە هیوایەوەی کە نابژوان ئەمەژە بە بەردەوامی یاریەکە دەدات لەگەڵەوە یاریزانی کۆیە. دوو یاریزانی کۆیە کەوتون، بەڵام نابژوان ئەمەژە بە بەردەوامی یاریەکە دەدات. نابژوان ئەمەژە بە بەردەوامی یاریەکە دەدات. سامان بڕهان ناوەڕاستکاری ڕانیە بۆ کارزان بۆ لازۆ نزیک دەبین لە کۆتایی، بەڵێ ئازان بە فیکەی نابژوان کۆتایی هات با جێم یەکەم بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی کۆیە. تاکو کۆتایی هاتنی جێمی یەکەم لەگەڵتاندا بووین، بە پشتیوانی خوا لە جێمی دووەمیش لەگەڵتاندا بووین.